ئەمە پێم وایە زۆر ئەستەمە بتوانین حکوومەتێکی تەکنۆکرات یان هەڵوەشانەوەی حکوومەت لە کوردستان پێک بێت چونکە ئەو لایەنانە ڕێکەوتنی وەکو دەلێ استراتیجیان لەگەڵ یەکتری هەیە بۆ ئەو سێلایەنە هەندێک لە پێکاتەکانی شکاوانە پێکەنەری ئەو حکوومەتەن زۆر زەحمەتە بتوانێت لەو قۆناغە بتوانێت حکوومەتە دروست بکرێت و بارودۆخی کوردستان ڕەنگە ناتوانین هەڵبژاردننی پێشوەختەش بکەین چکو کۆمەڵێک پێداویستی گرنگی پێویستە لۆجیستیە و لە ڕووی دارایی و ئەوانەشە و هەرێمی کوردستانیش بخۆی کۆمەڵێک قەیرانی گەورەی توش بووە کە هەم ناوخۆیە و هەم لەسەر ئاستی عێراق و لە ناوخۆیشدا کۆمەڵێک کێشە و گرفتی گەورەیان هەیە زەحمەتە ئەو حکوومەتە بتوانێت حکوومەتێکی تازە یان کابینەیەکی تازە دروست بکەن پێم وایە حکوومەتە بەو حاڵی 4 ساڵەکەی خۆی تەواو دەکا و ناتوانێت دەستکەوتێکی گرنگ یاخود ئەو خاڵانەی کە لە بەرنامەکەی ئاماژەی پێکردووە کە خوێندرایەوە لە بەردەمی پەرلەمانە زەحمەتە بتوانێت کەمترین ئەو خاڵانەی کە تێدا هاتبوو جێبەجێ بکە هەر لێرەوە دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم ئەگەر دەرفەتەوێت کاکە حەکیم سەبارەت بە ئازادی ڕادەبرین و خۆپیشاندان و گردبوونەوەی موچەخۆران و خانەنیشینانی هەرێمی کوردستان و ئەوەی کە لە دهۆک هەبوو بەڕاستی پارێزگاری دهۆک وەکو کادرێکی حزبی مامەڵەی لەگەر لایەنە سیاسیەکان کرد نەک وەکو پارێزگارێک کە پارێزگاری شارێکە و دەبێ بە شێوەیەکی یەکسان و بە شێوەیەک مامەڵە لەگەر هەموو لایەنەکان بکە و هەموو لایەنەکانی تۆمەتبار کرد بە ئەوانەی کە بەشێک لەوانە بە کافری دانان و بەشێکی تری بەوەی کە بەکرێگیراوی وڵاتانی دەوروبەر و دەستی خەڵکی تری لە پشتە بەداخەوە دەڵێم پارێزگاری دهۆک سەرکەوتوو نەبوو لەو وتارەیە یاخود لەو کۆنگرە ڕۆژنامەگەری کە لەگەر بەشێک لە ڕۆژنامە نووسان کردی و پێویستە داوای لێبوردن لە هەم ئەو خۆپیشاندار و گردبوونەوانە بکاتن کە هاوڵاتیان بوون و ئەوانەی کە گیراویشن تا ئێستا ئازاد نەکراون داوای ئازادکردنی ئەو بەندکراوانش دەکەین و لەسەر حکوومەتی هەرێم پێویستە و لەسەر دام و دەستگاکان پێویستە ڕێز لە ماف و ئازادیەکانی هاوڵاتیان بگرێن و خەڵک کە داوای مافی خۆی دەکات ناکرێت تۆمەتیان بخرێتە پاڵ.